لەیلانە ژیان سادەیە، پڕە لە چاکە و میوان دۆستی. ئەیدیم ئەمین باپیرە و ئەیدیمیش قەڵەمەس، وەتەنیا ئەی جادە لە یەکە و جیایانە وکات. ئاوای ئەمین باپیر یان قەڵەمە یەکیگە لە کۆنە ئاوایەکانە ناو شارە خانەقین، خاوەن مێژوویی دوور و دریژە. مردمە ئاوایەکە وە خۆشەویستی و کەرەم و ڕوحی هاوکاری لە نیوانیان ناسریانە. مردمەی ئاواییە لە عەشیرەتی کاکەین کە خاوەن مێژوویی ڕەسەنن لەی شارە. ئاوایەکەیش خاوەن سروشتێکی فرە جوان و ڕەنگین و هەوایەکی پاکە. مردمە ئەی ئاوایشە ڕۆژانە خەریکی گشت و کاڵ و حەیواندارین. دوێشتوان مێژووی چی ئاوایگەڕەدان باز پێمەن لە کۆمێتەرەمان بنووسن.